دووە گفتوگۆی ئەمڕۆمان لەبارەی ناوەڕۆکی ئەم کتێبەیە بزاوی سیاسی و ڕۆشنبیری لە باشووری کوردستان لە نێوان هەردوو جەنگە گەورەکەدا 1940 بۆ 1945 جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم. نووسەری کتێبەکە ئامادەکاری کتێبەکە توێژەری کتێبەکە هەردی عومەر حەسەن ئێستا لەلامان ئامادەیە کاگەردی بە خێراتی بەخێر بێ سەرچاو زۆر بەخێر بێ جا بینەران کاگەردی هاوپۆلی یەک بووین لە زانکۆ ئەو کات و ئێستا هەرێکێکە لە خوێندکارە بێدەنگەکان ماوەیەکی زۆرە هەر پێم وا بێ لە دوایی لە 2010 بە دواوی تر تۆ سەرقاڵی کاری وردی تا ئەم کتێبەی لە بەرەم هات. بێگومان کاگڕانکۆ وەک ئاماژت پێدا تاواکردنی زانکۆ و دواتر دەست بەکاربوون لە داوە دەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتێکی بۆ من ڕەخساند کە ڕاگەیانم تەواو کرد و دواتر دەرچەیەک بوو بۆ من کە لە بواری خوێندنەوە ئیتیمان بە بوارەکەی خۆم دەم وەکو حەزێکی تایبەتیش حەزم بە بواری مێژووی کوردەیە حەزم کرد بزانم ڕابردووی ئێمە چۆن بووە کەسایەتیەکانمان چۆن بوون ئەو بزاوتە سیاسی و ڕۆشنبیریانەی کە پێشتر هەبوون چۆن بوون. فترەیەکی زۆر چەند ساڵێکە بێ لەو بوارە خەریکی خوێندنەوە ئەلحەمدولیلا بە زۆر شت گەشتوم. باشە هەردی با پرسیارەوە بکەم ینی تۆ دەرچێ ڕاگەیاندنی بەڵام توێژینەوەکە توێژینەوەیەکی کرێ بڵین مێژوویە چۆن لەو بوارەوە بۆم بوارە ڕاستە پەیوەندێکی زۆر هاوبەشەیە نێوان ڕاگەیاندن و مێژوو بە تایبەت بزاوتە ڕۆشنبیری و سیاسیەکان بەڵام بۆ تۆ کە توێژەری مێژوو نیت ئەم مەرکارکێکی زۆر قورستر نییە؟ بێگومان خۆی ئیشکردن لەسەر بابەتی مێژوو بەدەر لە ژانەرەکانی تری نووسین بابەتێکی قورسترە چونکە یەک بێک حساب بۆ وشەکان نەکرێ حساب بۆ ڕستەکان نەکرێ حساب بۆ زانیاری و سەرچاوانە ئەکرێ کە تۆ ئیشی لەسەرەکەی یعنی هەڵەیەکی بچووکەکرێ زۆر خراپشکێتەوە بەسەرتا. من خۆم هەروەکو حەزی کەسێتی خۆم حەزم بە بوارەکەیە و ناوەڕۆکی و کتێبە ژمارەیەکی زۆر بابەتی تیا لەسەر مێژووی ڕاگەیاندنی کوردی کە ئەمە خۆم دەرچووی بەشی ڕاگەیاندن لەگەڵ بەڕێستانە ئەمەش زیاتر هۆگری بۆ ئەوەی زیاتر هۆگری کردم کە بەدەداچون بووم بابەتە بکە مێژووی ڕۆژنامانی کوردی لەکەیەوە دەستی پێکردووە بابەتەکان چی بوون ئەو کەسانی ئیشان لێ کردووە چی بوون ئەوە بۆ خۆی حەزێکی تایبەتی بۆ ئیشم لەسەر کردووە و ئاوا دەرچوو. زۆر باشە کتێبێکی قەبارە ئەستوری گەورە ئەمە ساڵانێکی زۆر پێدەچێت کارت یا کردوێ ئەو سەرچاوانەی کە بەکارت هێنا سەرچاوەکان کوردی و عەرەبی و فارسی و سەرچاوی زۆرت بەکارهێناوە گەڕانت زۆر بوو بۆ ساختکردنەوەی هەندێک لە زانیارەکانی کتێبەکە. بێگومان کۆمەڵێک ئێستا دنیای ڕۆشنبیری کوردی کتێبخانەکانی کوردی کوردستان ژمارەیەکی زۆر سەرچاوی زۆر باشی تێدایە و من لەم کتێبەدا زۆرترین سەرچاوی کوردیم بەکارهێناوە چونکە ئەو کەسانی کە بۆ نمونە لە بزاوتە سیاسی و ڕۆشنبیرەکانە هەبوون بەشێکیان یعنی ئەو سەردەمیان یادداشت کردو وەکو مامۆستا ڕەفیع حیلمی وەکو ئەحمەد خەواجە وەکو ئەحمەد تەقێ دواتر ئەمانە کۆمەڵێشتی زۆر جوانیان بۆ ئێمە گواستوێتەوە. ئەم سەرچاوانە دەکرێت ئیشی باشتری لەسەر بکرێت دەکرێت بۆ نمونە کە خوێندکاران یان کەسانی کە تایبەتن بە بواری مێژوو سوودی باشی لێوەرگرن بۆ خۆم لە سەرچاوە کوردیەکان بە تایبەت دەوانی کە باسی بزاوتی سیاسی و ڕۆشنبیری کوردیەکەن زۆر سوودم لێوەرگرتووە و تقریبان نزیک بە 4 ساڵە بێ ئیش لەسەر ئەم بابەتە ئەەکەم. خۆشبەختانە ئەڵێم خۆشبەختانە ببوورە پەتای کۆرۆنا و دروستبوونی ینی ڕاگەیاندنی قەدەغی هاتوچۆ بۆ من دەرفەتێکی زۆر باش بوو بۆ ئەوەی کە بتوانم ئیشی لێ بکەم. ڕۆژی وا بوو نزیکەی 10 سەعات بۆ 12 ساعتیشم لەسەرم بابەتە کردووە کە ئەوە دەرفەتێکی زۆر باش بوو بۆ من وابزانم لە ئەو کاتێک کە کەرەنتینە ڕاگەیەنرا من نزیکی لە 170 بۆ لە 180 بابەتەکەم تەواو کردبوو دواتر کە وەزع ئاسایی بۆ و ژیان وەکو خۆی لێ هاتەوە زیاتر ئیشم لەسەر کردەوە و بابەتەکەم بە کۆتایی گەیاند. باشە هەردی بچینە سەر ناوەڕۆکی کتێبەکە فترەیەکی زۆر گرنگە بۆ کورد ینی
یەکەم حکومڕانی کوردی تیا دروستە بێ ئەوەی کە نایبینین حکوومەتی کوردی حکومداری کوردی سەردەمی مەلیک مەحموودە و کۆمەڵێک ڕووداوی زۆر گرنگ لەو فترە زەمەنیە ڕووەدا تۆزێک باسی و سەردەممان بۆ بکەی و مێژووی کورد چۆن بووە چ شتێک جێی سەرنجی تۆیە بێگومان کاگڕانکۆ هەڵبژاردننی ئەو دەرفەتە هەڵبژاردننی ئەو فترەی کە بۆ لێکۆڵنەوەکە بەکارمێناوە هەر لە خۆڕانە بووە چونکە بە دوای گەڕانی سەرچاوەکان و گەیشتنی زانیارەکان پێم هەستم کرد ئەم فترەیە ینی فترەی جەنگی جیهانی یەکەم تا جەنگی جیهانی دووەم لە 14 بۆ 45 هەستم کرد بەشی چەند سەدەیەک لە ژیانی سیاسی و ڕۆشنبیری ئێمە هین ینی بزاوتی تێدا بووە بزاوتی سیاسی تیا بۆ بزاوتی ڕۆشنبیری تێدا بوو بۆنە یەکەم حکوومەتی کوردی لە دوای یەکەم حکوومەتی خودمختاری کوردی لە ناوچەکە دروستە بێت لە دوای ڕوخانی میرنیشتنی بابانەوە کە حکوومەتەکانی شێخ مەحموود مەلیکە یەکەم و دووەم و سێەم دواتر ژمارەیەک بۆ یەکەم جار ڕۆژنامەوانی کوردی مێژوی ڕۆژنامەوانی کوردی سەرهەڵەدا ڕۆژنامە سەرهەڵەدا گۆڤار دروستە بێ ڕادوی کوردی دادەمەزرێ پار دروستە بێ کۆمەڵە دروستە بێ ئەمانە خۆی بەشی چەندین کتێب و توێژینەوە بابەتی لە خۆی گرتووە بەڵام من لێرەدا بە گوزارێکی خێرا بەسەر بابەتەکانە ڕۆشتوم بە شێوەیەکی وردیشم لێ کردو و ویستومە یعنی بەلایانی کەم و باس لە هەمووی بکەم لەو فترەیە کە ڕوویداوە یعنی ڕووداوەکانت بەسەردا تێنەپەڕێ فترێکی زۆر گرنگ هەردوو پەیماننامەی سیڤەر و لۆزان هەر لەو ساڵانەدا ڕوویاندا ئێستا 100 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو ڕووداوانەدا جارێکی تر کورد نا بەڵام دەوڵەتانی پەیوەست بە ئەم پەیماننامەی خۆیان ئامادەکەن بۆی کە لەو کۆتوبەندانە دەرچن بە تایبەت کە لۆزان هەم بۆ کوردی داناوە هەم بەسەر ئەواندا سەپاندوێتی لە نێویاندا تورکیا ڕوانی تۆ بۆ پەیماننامەکە چییە؟ ڕاستی من نەویستووە زۆر بە وردی ئیش لەسەر ئەو پەیماننامانە بکەم تەنها ویستومە گرێی بدەمەوە بەو بزاوتە سیاسی و ڕۆشنبیرانی کە لەو سەردەما ڕوویداوە چ سیڤەر بێ یان سایکس بیکۆ بێ سیڤەر بێ لۆزان بێ یان یەکلایکردنەوەی کێشەی ویلایەتی مووسڵ بێ تەنها ویستومە بە شێوەیەکی خێرا باسییان لێوە بکەم و گریان بدەمەوە بەو بزاوتی سیاسی و ڕۆشنبیرانی کە لە ناوچەکە هەبوون دواتریش ئیشکردن لەسەر ئەم ڕێکوتن نامانە بۆ خۆی کارێکی گرانە و من اختصاسی بڵێ کێشینەوەی زۆر وردیە بەڵام من زیاتر بە سادەی باسم کۆن نەمیستۆ بچمە ناوقوڵایە تەنها گریم داوە بە بزاوتی سیاسی و ڕۆشنبیریەکەەوە باشە کاگەردی چەندە ناوەڕۆکی کتێبەکە گرنگە بۆ خوێندکارانی زانکۆ بۆ بەتایبەت بۆ کەسانی کیانێ زانیاریەکی خێرایی سەرپیان هەبێ لەسەر ئەو ڕووداوانەی ڕوویان داوە لە خۆناخانەدا بێگومان وەکو لە پێشەکەیەکەش باسم کردووە ئێمە لە جیاتی ئەوەی بۆ نمونە چەندین سەرچاوە بێنین تا ئەو فترەیەمان بۆ ڕوون بێتەوە چی ڕوویداوە و چی کراوە و بابەتەکان چین ئەتوانین ئەم سەرچاوەیە وەکو هەوڵێکی بچووک بەکاربێنین زۆر بە وردەکاری و ئیشم لەسەر کردووە خوێندکار یا توێژەری بوارەکە کە ئەم کتێبە بەکارێنێ زۆر ماندوو نابێ بە دوای ئەوەی کە بگەڕێ لەو فتراچی ڕوودا چکە بە وردەکاری و هەموو لێرە باس کردو باشە کاگەردیۆڵەدا پێڕەوی لایەنی ئەکادمیش بکەیت لە توێژینەوەکەدا ینی وەکو توێژینەوەیکی ئەکادمی بێنە کە توێژەرێک لە دەرەوەی ئەکادمیا کارەکەی کردبێ چۆن بوو هەوڵەداوە بکەیت وەکوتم حەزێکی تایبەتیم بۆ بابەتەکە هەیە دواتریش لە سەردەمی خوێندکاری و قۆناغی زانکۆ ئەم بابەتەمان خوێندووە بابەتی توێژنەوە هەوڵم داوە دواتری شەنێک شتم لەسەر خوێندوێتەوە و هەوڵم داوە کە شتێک بکەم کە یەکەم جار خۆم لێ رازی بم دواتر ئەگەر خوێندەران رازی بن بابەتەکانی دیکتۆر سابر بۆکانی زۆر کاریگەری بێگومان ئێساش ئەو دکتۆرە بەڕێزەگەر کاریگەریم هەیە لە سەرمیانی سلااو ڕێزمان بۆی هەیە ڕێزمان بۆی مامۆستا عزیزەکانمان هەرچەند من لەوانەی ئاماریا بە تایبەت زۆر ئێستش نەمزانی و ساڵانە چیمان خوێن لە ئامار زۆر سرم لی دەرناچوێنی بابەتێکی زۆر حسابی و
ڕقەمی بوو هەردی زانیاری زۆر زۆر ورد و خێرایی تێدایە یان ئەم هەموو زانیارە زۆر و زەوەندانە ئەکرێ بڵێن زانیاری وردت بەسەرداتێنە پەڕیوە لە ڕووداوەکاندا دواتر مامۆسایانی مێژوو ئەو کەسانی کە کتێبەکەت پێداون بۆ سنگاندن ڕای ئەوان چی بوو بۆ چوونی ئەوان چی بوو؟ بێگومان چەند کەسایەتێکی باش پیاچوونیان بۆی کردووە و طبعا هەر بابەتێکیش هەر کتێبێکیش کە دەنووسرێ معسووم نییە وە شایانی ئەوەیە کە هەڵی بەسەرا ڕۆشت بێ یان زانیارێکی باز نەکرد بێ هەبێ تۆ ناتوانانی بۆ نمونە هەر هەمووی لە کتێبەکە جێ بکەیتەوە تەنها ئەوانەیە کە بتوانی لە قودرەتی توا بێ لە توانای ئاستی منابێ وەکو حەزێکی تایبەتی بۆ بابەتەکە بەڵامی تر ئەوی تریشی لای توێژەرانی بواری مێژوو و کەسانی کە بە دوای بەڵگەنامەکان ئاگەڕێن ئیشی لەسەرکەن من هەرەو نەمتوانیوە و خۆم وەکو خۆم لی ڕازی باشە کاگەردی چەند سەرچاوت بەکارێناوە 300 سەرچاو 300 سەرچاوت بۆ بەکارێناوە باشە کارکردنی ئەو ساڵانت لە بواری مێژووە وە لە نێو کتێبانەدا چی لا دروست کردی ڕوانینی چی بوو لەسەر مێژووی کورد بێگومان مێژووی ئێمە مێژومان ینی بە جۆرێک لە جۆرەکان مێژووی ئێمە لە قۆناغی ستایش تێپەڕیوە ینی ڕۆشتۆتە قۆناغیەوەی کە ئێمە حەقیەتە مێژووەکان بزانی ئەمەش بە گەڕان بە دوای سەرچاوەکان و ساغکردنەوەی کۆمەڵی بەڵگەنامە و ئەو گەڕیدە و ڕۆژەڵات ناسانەی هاتوونەتە ناوچەکە کۆمەڵێک شتیان درکاندووە ئەو کەسانی کە ئەو قۆناغیان یاداش کردووە کۆمەڵیشتی حقیقەتیان بۆ نەباس کردووە هەر کتێبەکەی مامۆستا ڕەفیع حیلمی یاداشت بخوێنەوە زۆر حقیقەتت بۆ دەرەخا یعنی قۆناغی مێژووی ئێمە ئێستا لە قۆناغی ئەوەیە کە بەڕاست و چەبیانی بە چاک و بە خراپ تەتەڵە بکرێ سیر بکرێ بابەتی لێ دروست بکرێ من ویستومە تا ڕادەیەکی باش بێلایەن بم و بە وردەکاری و ئیشم لێ کردووە هەم جوانەکانم دەرخستووە هەمیش ئەو شتانەی کە تێبینی بوون لەسەر کورد بیخەمەڕۆ بۆ نمونە قسەیەکی مێجەرسۆنی تایاڵێ میلەتی جاهیل بە شەق نەبێ نایەتە سەر ڕێی ڕاست یان حاکمی سیاسی هەولێر WRI ئەڵێ کورد وەکو ئەو قوتابیە وایە کە توێڵا بەدەست ئاغاکەیەوە دەبینێ گوێڕایەڵە ینی شتێکی ئاوا من ویستومە هەم ئەو کەسانی کە تێڕوانینان بۆ کوردە بۆ هاتوونەتە ناوچەکە لەو فترێ بخەمەڕوو هەمیش ئەو مێژوەی کە خۆمان نووسیمانێتەوە یعنی لە هەردوو بابەتەکە ویستومە سوودی لێوەرگم دواتریش قۆناغی ڕۆژنامەوانی کوردی لەو سەردەما لە ڕۆژنامەکانی تێگەشتنی ڕاستی پێشکەوتن ئومێدی ئیستیقلال بانگی حەق ژیانەوە ژین گۆڤاری ڕووناکی گەلاوێژ دەنگی گێتی تازە ئەمانە بابەتی دانسقە و زۆر زۆر جوانیاتێ ئەگەر توێژەرێکی مێژووی بێوێ لە بابەتی مێژووی کوردیە توێژینەوە بکات زۆر بابەتی تیا زۆر شە دڕون کراوەتەوە زۆر شتیان بۆ ئێمە دیکۆمنت کردووە کە ئێستا ئێمە سوودی لێوەرگین بۆ خۆم لەم بابەتا زۆر سوودم لێوەرگرتوون دەستخۆشیم بۆ بنکەی ژین هەیە کە ئەم جۆرە ڕۆژنامە و گۆڤارانەی هەمووی دیکۆمنت کردووە کە چی بۆێنە بە ڕۆحێتێکی زۆر جوانەوە هاوکاری دەکەن من ڕۆشتمەتە وێنە سوودم لەم ڕۆژنامانە وەرگرتووە و وێنەیانم گرتووە و سوودم لێ وەرگرتووە بە بابەتەکە کە یارمەتی دەرێکی زۆر باش بوو بۆم هەردیگان دەست خۆش بێ ماندوو نەبی بەڕاستیم کارێکی تاقەت فروکێنە و قورسە و ماندوێتێکی زۆری دەوێت دەستخۆشی لێکەین سپاس مامەدەوە ماندوو نەبی بەخێراتی سەرچاو